ڕۆڵی پێکەنین لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرەدا. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت پێکەنین بەڕووی براکەتدا چاکەیە. بەپێی دوایین توێژینەوەکان دەرکەوتووە کۆنتڕۆڵکردنی شەکرە لەو نەخۆشانەی کە کەساتێکی ڕووخۆش و دەم بە پێکەنینیان هەیە باشتر و ئاسانترە بەراورد بە نەخۆشانی دیکەی شەکرە. بیرۆکەی کاریگەری پێکەنین لەسەر شەکرە دەگەڕێتەوە بۆ توێژەرێک لە پاشەوەی سەرنجی داوەدۆخی شەکرە لە نەخۆشدا جیاواز بۆ بەپێی ئاستی ڕووخۆشی و دۆخی دەرونیە. لەلاکی دیکەوە توێژەران ئاماژەیان بەوە داوە پێشکەشکردنی پرۆگرامی تایبەت بۆ نەخۆشانی شەکرە جۆری یەک بە مەبەستی وەرەبەرزکردنەوە و جێگیرکردنی ئاستی دەرونی و کۆمەڵاتیان دەکرێت ڕێگەچارەیەکی گونجاو بێت لە چارەسەری نەخۆشانی شەکرەدا. نوکتە و پێکەنین و قسەی خۆش بە شێوەیەکی پۆزەتیڤانە کار دەکاتە سەر باوەڕ بەخۆبوون و هەست و دەروون و لانی کۆمەڵاتی نەخۆش. لامان کاتدا دەبێتە هۆی ڕەوینەوەی نیگەرانی و خەمۆکی کە دوجار ڕۆڵێکی باش لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرەدا دەبینێت. لە کۆتاییدا قسەی خۆش و پێکەنین کاریگەریەکی باشی هەیە لە کەمکردنەوەی شەکرە و فشاری خوێن، کێشەکانی مولولەکانی خوێن و نیگەرانی و خەمۆکی و باشترکردنی تەندروستی دڵ. کەواتە بۆ تەندروستیەکی باشتر ڕووخۆش و دەم بە خەندە بن. سمارت وەرچەرخانە.